گەشتینە ئەوەی کەوتمان لە پەیمانی سان ڕیمۆیە فەڕەنسیەکان ناجح بوون لەوەی کە قەناعەت بە ئینگلیزەکان بکەن کە کورد سربەخۆییەکی تەواوی خۆی وەرنەگرێ بەڵکو بەردەوام شەرعیەتی یعنی مەبەست لە دەسەڵاتی یاسایی حکومەتی تورکی هەر بەسەر ناوچەکانیانەوە بمێنێتەوە لە بەرامبەریشە حکمی زاتیەک وەربگرن طبعا هەم لکێنرایەوە بە تورکیاوە و بە دەسەڵاتێکی زۆر تونندڕەوی مستەفا کەمالەوە کە کەوتەوە ئیبادەکردنی کورد و حکمی زاتیەکەشی تیافەوتە لە ژێر سایەی نفوزی ئەو وڵاتە ئیستعماریانەیە کە هیچ قیەمێکیان نییە تاکو پێوەی پابند بن لە بەرامبەر بە مافی خەڵکانێکی ترە هەروەکو کە ئێستا لە هی ئەمریکایە ئەیبینین لە وڵاتانی داگیرکراوی عێراق و ئەفغانستان و سۆمالە لە 15/1920 کە پەیمانی سیڤەر بوو پەیمانی سیڤەری زۆر جار کوردەکان زۆر بە مەتحەوە باسیەکەن باعتیبار دوو بڕگەیتیایە کە ڕێگادا بە دامەزراندنی دەوڵەتی کوردی خۆی ناژ لە دەوڵەتی کوردی چکە هەموو کەلیمەیەکی دەوڵەتی کوردی ئەبێ حسابی بۆ بکەین کە سەر بە شوێنێک هەر بووە ئەوان ناویان لێ ناوە دەوڵەت ئەجناوەکو دەوڵەتێکی سربەخۆی خۆی کە هەر خۆی ئیدارەی خۆی بابڕێەوە کەس تەوجیهی نەکاو لەژێر ئینتیدابی کەسی ترا نەبوو بێ اعترافیان بەمە هیچ لایەک اعترافی بەمە نەکردووە پەیمانی سیڤەر بۆ خۆشی هەنگاوێکی تری ئیستعماری زۆر خەتەر بوو بۆ دابڕکردنی کوردستان و ئومێدیشیان ئەوە بوو کە قەبارەیەک قەوارەیەکی ئەرمەنی لە بەشێکی زۆر گەوری کوردستانە پێک بهێنە هەدەفەکەشیانەوە بوو بۆیە هەر لەو پەیمانی سیڤەرەیە کێشەی کورد و ئەرمەنیان پێکەوە بەستۆتەوە کە پێکەوە ناسڵحێن پێکەوە نەبوون لە یەکتریان زۆرتر کوشتۆ هەتا سەر ئەو سەردەمە خۆی هەرچەنە تورکەکان وایان لێهات دوایی ئەو کوشتارەی ئەرمەنیاندایەوە بەسەر شانی کووردە لە کاتێکا کە کوردەکان لەو سەردەمەیە 700,000 کەسیان لێکوژرا بەدەستی ئەرمەنیەکان بەڵام کەسیان ئێستا ئەمە حساب ناکەن و ئەشیهێڵنەوەکو خاڵێک وەکو بەردێک هەڵواسرە بەسەر سەری کوردەوە بۆی هەر وەختێک کورد ئیتیجاهی بووە بە ئیسلامی ئیسلامیەکان هاتنە پێشەوە نفوزیان پیاکرۆکو ئێستا چۆن تەیب ئەردۆغان هەیەی بەناوێکی ئیسلامی ئەو قەسابخانەی ئەرمەنیان بۆ هێناوەتەوە پێشەوە بۆی بێ بە فشارێکی نێودەوڵەتی لەسەری ئەو کاتە حتمما بۆ کوردیشی بەو شێوەیە ئەهێنەوە پێشەوە بە هەر حاڵ ئیتر ئەو کاتە ئینگلیزەکان لە هەموو شتێکی کوردستان بێدەنگ بوون و تەنها ئەوەندەیان ویست کە ویلایەتی مووسڵ بەسەر عێراقا بلکێ بە عێراقەوە چونکە ئەوان لە ساڵحی ئەوان بوو ئەوان ئیسیفادەی ئەوانی تیابوو لەمەوە ئەومان بۆ ڕوونەک بێتەوە کە سیاسەتی ئینگلیز بە شێوەیەکی گشتی هەتا ئەو زمانەی لە وڵاتی ئێمە ڕۆیشتن و لە عێراقیش چوونە دەرەوە دەستی پێکردنی کوردەکان بوو کە زۆر بەداخەوە لە دوای 84 ساڵ بە هەمان تەرتیب هێزێکی تری ئینگلیزی ڕۆژ ئاوایی کە ئەمریکایە دێتەوە کوردستان لە 2003ەوە بە هەمان شێوە سیاسەتێکی دەستی پێکردنی هەیە بەرامبەر بە کورد شێخ مەحموود لە مدەی 5 مانگا بە کەڕ و فەرگەیشتە هەر حسابات و کتاباتێک لەگەڵ ئینگلیزە بە دامەزراندنی حکوومەتەکەی بێ بە موافقەتی ئەوان بوو بێ یا بێ موافقەتی ئەوان بەڵام زۆر بەداخەوە 5 ساڵە کورد على الأقل بە ئاشکرا کە پەیوەندی لەگەڵ احتیلالی عێراقا هەیە احتیلالی ئەمریکی هەیە لە هەمان کاتیشە هێشتا نەبووە بە هیچ شتێک تەنانەت ناتوانێت نەوتێک کە لە وڵاتی خۆیەتی نەکەرکووکیش نەوتێک کە لە وڵاتی خۆیەتی بتوانێت بە ئازادی خۆی دەری بێنێ و بەو کۆمپانیایی بفرۆشێ کە هەردوو لایەن خزمەتی بەرژەوەندی هاوبەشی خۆیانەکەن